زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لە ناحەی نەوجول لە قوتابخانەی گوندی لەفتی ئاغا لێدرا. ئاواکارم خەڵکی لادیەکان زیاتر گرنگی بە لادیەکانی خۆیان بدەن و قوتابخانەکان ئاوادانەوە بکەنەوە هاوکاری مامۆستاکان بن و داواکانی حکوومەتی هەرێمیش ئاور لە هاتەکان بداتەوە قوتابخانەکان زیاتر ئاوادانەوە کاو بتوانێت ئەو وانە بێژ و مامۆستایانەی کە زیاتر خەڵکی سنوورەکەن و دەرچوون ئێستا لە گوندەکانی شتەجێن ئەوانەدا مەسەرەن بۆی بتوانین ناوچەکە لەو کۆچە بپارێزین کە ئەمڕۆ ڕوبەڕووی خەڵک بۆتەوە بەهۆی وشکە ساڵی و نەبوونی کەمی خزمەت گوزاریەوە. لەگەڵ دەستپێکی ساڵی نوێ و لەدانی زەنگی یەکەمی قوتابخانەکەمان کردنەوەی پۆلێکی نوێی تازە لەلایەن بەڕێوەبەری ناحیەکەمانەوە بە ئامادەبوونی چەند بەڕێزێکی ترۆ ئەم پۆلەیش لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە دەستخۆشییان لێ دەکەین و هیواداری نمونەیان زۆر بێت. مامۆستایان بە دابشکردنی شیرینیەوە پێشوازیان لە خوێندکاران کرد خۆشحاڵی خۆشیان بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن دەردەبڕن. ئێمە وەک بڕیاری وەزیر تەوەری یەکەمی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنمان باسکردن بوو لەسەر خۆشەویستی نیشتیمان و چی وامان لێ بکە ئەم نیشتیمانەمان خۆش بوێت و بەرگری لێ بکەین لە هەر بارودۆخێکدا بێ. زۆرمان پێ خۆش باتینەوە قوتابخانەکەمان لەگەڵ هاوڕەکانمانە مامۆستاکان شیرینیان پێماندا و فێرە بین بخوێنین. مامۆستا دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لەم خوێندنگایە بەکردنەوەی پۆلێک بوو کە لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە بۆ خوێندنگای لەفتی ئاغای بنەڕەتی بە مەبەستی پشتیوانی مانەوەی دانیشتوانی ناوچەکە کە کۆچنەکەن بۆ شار. کاروان حەبیب، کورتسات نیوز، گوندی لەفتی ئاغای ناوچەی داوێ.